ئاواتەخوازی ئەوە بووم کە بتوانم لە خۆشخانەیەک دروست بکەم کە ببێ بە سەرچاوەیەکی گەورە بۆ خزمەتکردنی خەڵکی سلێمانی و کوردستان بە تایبەتی. کاتێک نەخۆش سەردانمانەکات لەلایەن کارمەندەکانمانەوە بە شێوەیەکی شایستە بە خێراتنیان لەکرێت و بەرزترین ئاستی خزمەتگوزاری تەندروستی و ئاگاداربوون بە ڕوویەکی گەش و لە ژینگەیەکی پاکدا پێشکەشەکرێت. لە بەشی تیشکدا هەموو ئامرە نوێەکان دابین کراون کە یارمەتیمان دەدەن هەموو ئەشیعەیەک بگرین. لە بەشی تاقیگەی شاری پزیشکی فاروق ئامێری نوێ باشترین ستاف و کوالیتی کۆنتڕۆڵ بە ستانداردی جیهانی دابین کراوە. ئێمە لێرە بێجگالەوەی کە تازەترین ئامێر بەکارهێنین بۆ فەحسەکانمان باشترین ستافمان وا ڕاهێنین کە بە شێوەیەکی ستانداردی جیهانی فەحسەکانتان بۆ بکەن. 11 ژووری نەشتەرگەری پێشکەوتو لە شاری پزیشکی فاروقەیە. ئەمڕۆ ئێمە لە یەکێک لە ژوورەکانی نەشتەرگەری داین. کارمەندانی نەخۆشخانەکە شانازی بە کۆمەڵگە فرە کللتوریەکەیانەوەکەن. ئێمە باشترین خزمەتگوزاری تەندروستی پێشکەش دەکەین بە هەموو نەخۆشەکان کە لە نەتەوەی جیاوازن. من محافظة الموصل. من لە پارێزگای مووسڵەوە هاتووم. شەو زۆر نەخۆش بووم بەڵام دواتر زۆر باش بووم. لێرە گرنگی پێدانی دەرونی لە پێش چارەسەری جەستەیەوەیە. بەشی فریاگوزاری خێرا یەکێکە لە بەشە پێشکەوتوەکانی شاری پزیشکی فاروق. ئەمە بەشی نەشتەرگەری بچووکە کە دوو جێگامان هەیە لەم بەشەیە و هەموو بڵین پێداویستیەکانی نەشتەرگەری بچووک لە بەشەکە هەیە. یەکێک لە سیما دیارەکانی پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی بە سیستمکردنی نەخۆشخانەکەیە. یەکێک لە ئامانجەکانمان بەدەستێنانی ڕەزامەندی کۆمیتەی هاوبەشی پەسەندکردنی دامەزراوەکانی چاودێری تەندروستین لە ئەمریکا. پرۆژەکە پرۆژەی هەموو هاوڵاتیانە. پشتگیری هاوڵاتیانیش مەرجی سەرەکی کاروانێکی دوور و درێژە لە پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی و کۆمەڵگایەکی تەندروست. هیوادارم هاوڵاتی لێرە پێویستی بەوە نەبێ نەبچێ بۆ وڵاتانی دراوسێر و پێویستی بەوە نەبێ بچێ بۆ ئەوروپا.